بۆی بتوانین لە سنووری ئیدارەی گەرمیان بە شێوەیەکی ورتر و خێراتر چاودێری وێستگەکانی سوستەمەنی بکەین هەم لە ڕووی کوالیتی و لە ڕووی کێلەپەوانە و پشکنینی ژمێریاریەکان واتە عادەداکانی بەنزخانەکانەوە لە هەمان کاتدا بۆ کەمکردنی ڕۆتین بۆی بتوانین بە سوودترین کات ئەنجامی پشکنینەکان ڕابگەێنین لە سنووری ئیدارەی گەرمیان خزمەتگوزاری 24 کاتژمێری پشکنینی سوستەمەنیمان ڕاگەیاند لە بەروبەرەتیە و دوکانزەکانی گەرمیان کە تیمێکمان دروست کردو 24 کاتژمێر و تیمە بە شێوەی خەفرات لە کاردابن چی بە شێوەیە کە هاوڵاتیان سکاڵان هەبێت لەسەر وێستگەیەکی سوستەمەنی تەلەفۆن بکەن لەبەر ڕقم تەلەفۆن دانراوە لەسەر ئۆتۆمبیلەکە ئۆتۆمبیلێکی گەڕەوەکە ڕاستەخۆشی لە وێستگەی سوستەمەنی لەوێ پشکنین بۆ وێستگەی سوستەمەنیەکە لە ماوەی کەمتر لە 10 خولەکە ئەنجامەکەی ڕاگەێنی ئەگەر ئەو وێستگەی سوستەمەنیە پشکنینەکەی واتە سوستەمەنیەکەی لە پشکنین دەرنەچوو ڕاستەخۆ دەسڵاتی پێدراوە کە لەوێ لۆکی عادادی بەنزخانەکە بکەن لە هەمان کاتدا کێلۆپیوانشی بووە ئەگەر کەم کورتێک لە عادەدەکانی هەبێتە کەمترین بڕێکی کەمتر بدا بە هاوڵاتیان ڕاستەخۆ لەوێ عادەدەکەی لۆکە کرێت ئیجراتەکان ئەکرێن ئەو تیمە پلانمانێ داتووە فراوانتری بکەین هەتا هەموو جۆرەکانی پشکنین لەوێ ئەنجام دێن چی بۆ کارگەکانی خاصی بۆ وێستگەکانی سوستەمەنی ئەو پشکنانەی کە پێویستن لە پشکنینی سەلامەتی وێستگەکانی سوستەمەنی کارگەکانی غاز لە کێشی بوتڵی غازەکان لە کارگەکانی غاز یاخود بریکارانی غازیش بەڵام مەرحلەی یەکەم بۆی ئیشەکەمان بە شێوەیەکی باشتر بچێتە ڕێوە